دەچمەلای تەوەری یەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمە سەبار بە بەڕێوەچوونی پانێڵەکە سەبار بە چاندنی ئەندامانی جەستەی مرۆڤجا. پرۆسەی چاندنی ئەندامی جەستە پرۆسەیەکی دوور و درێژە. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆربەڕە دکتۆر کازان سیروان کە بەڕێزان پسپۆڕی نەشتەرگرین و ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵ منجا ئامادەن. دکتۆر سڵاو لێبێ باین با زۆر بەخێر بیت. زۆر سپاس چاوان خان. دکتۆر پانێڵێکتان بەڕێوە بردووە ئەم پانێڵە سەبار بە چاندنی ئەندامانی جەستەیە. دەمێت دەستپێک باسێکی پانێڵەکەمان بۆ بکەیت دواتر دەچێنێ وردەکاری پرۆسەی چاندنەکە و لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا بەکوێ دەگات. بەڵێ زۆر سپاس. لە چەند ڕۆژی ڕابردووە پانێڵێکمان هەبوو لە پەیمانگای قەیوان کە تەوەری پانێڵەکە بریتی بوو لەوەی کە چۆن وا بکەین لە هاوڵاتیان کە ڕازی بن بۆی کە پارچەی لە ئەندامانی لەشی خۆیان بکەن بە هەدیە بۆ مجتەمع بۆ نەخۆشەکانی کە ینی هەندێک ئۆرگان هەیە لە لەشی ئینسانە ئینسان بێ ئۆرگانانە ناژی یان یەگەرێکی جگەری نەخۆشکەوە ئەو جگەرە ئەبێ لابەری و دوایەوە کە جگەرەکە لابرد بەبێ جگەر ناژێ بێ جگەرێکی بۆ دانی یا گەرێکی گورچیلەی ویست ئەبێ گورچیلەی بۆ دانی ئەگەرێکێک دڵی ویست مرۆڤ بێ دڵ ناژی مرۆڤ بێ سی ناژی ئەنی هەندێک ئەندام هەیە لە لەشی مرۆڤ کە ئەندامە ضرورەکانن ئەوی کە بە ئینگلیزی پێڵن ڤایتەڵ ئۆرگانس. ئەم ئۆرگانانە بەبێ ئەوە ئینسان ناژی کە ئەنجامە کە نەخۆشکەوە ئۆرگانانە پێویستی کرد لای بەری بۆی دانیتەوە. یان ئێستا گەرێکێک خۆڵەچۆری نەخۆشکەوە گەرێکێک زراوی نەخۆشکە و ئەتوانی ئەو پارچانی بۆ لابێت هیچ مشکلی لەسەر نەخۆشەکە دروست ناکە. بەڵام هەندێک ئۆرگان هەن کە پێویستی کرد لای بێ ئەبێ بۆی دانیتەوانێ. دڵە سیە جگەرە گورچیلەیە. ئەنجا مۆزوعەکە ئەوەیە کە تاکە سەرچاوە بۆ ئۆرگانانە مرۆڤیشی کەن یانی ناتوانین ئێمە لە ئاژەڵ وەریگرین ئۆرگانانە ناتوانین ئێمە لە معاملە دروست ناکرێت بێت بە حازری بۆ نەخۆشی دانینەوانێ. لەبەرەوە تاکە سەرچاوە مرۆڤیچکەیە. ئەنجاوە مرۆڤەی کە یا ئەوتانێ لێکێکی زیندوی وەرەگرین کە نەخۆشێکی هیچ مشکلەیەکی نییە لەبەر خاتری یەکێکی تر ئەخێ دەژێت خوتوڕەتی عملیات و پارچێکی لێوەرەگری یا ئەوەتانێ ئۆرگانەکان لێکێک وەرەگرین کە بەپی زانستی ئێمە بەپی زانستی پزیشکی مردووە ینی مێشکی مردووە بەس دڵی زیندووە ینی ئەو نەخۆشە مێشکی مردووە بەس ئۆرگانەکانێکی زیندوە خوێنی بۆ چین دڵی لێەیە. ئەم نەخۆشانە لە عینایەکان نامێننەوە کە لە عینایەکان نامێننەوە ئەو کاتە تۆ ئەتوانی جگەری وەرگری ئەتوانی گورچیلی وەرگری ئەتوانی دڵی وەرگری بەمە ئەوتێت بڵین وەرگرتنی پارچە لە یەکێک کە وەفاتی کردووە کە مردووە. ئێمە دەستمان کردووە بە زنجیرێک لە چالاکی ئەو پانێڵی کە هەمان و بریتە لەو زنجیرە چالاکیەکە ئێمە هاوڵاتانی خۆمان تێبگەین بەڕاستی کە بگەنم ئاستێک بتوانین پێیان بڵین ئازیزێکتان وەفاتی کردووە ئیتر دایکێتی باوکێتی کوڕێتی خوشکێتی برایەتی ئازیزێکتان وەفاتی کردووە کە بتوانین هەندێک پارچەی لێوەرگرین بۆ ئەوی کە بۆ نەخۆشانی دارین کە پێویستیان بەو پارچانەیە چونکە هەموو یەکێک هەموو تەرمێک ئەتوانێت حەو کەس لە مردن ڕزگارکە. ئەنجامە لە هەموو دنیاە کرێ ئەمە لە ئەوروپا کرێ ئەمە لە ئەمریکا کرێت ئەمە تەنانەت لە ئێران ناکرێت کە ئێران هەم دراوسێمانە و هەم وەکو کللتور ئامۆزامان و هەم هاودینیشین. ئەڵێکی ئیسلامیە. بەڵێ وڵاتێکی ئیسلامی و هاودینین ینی دین ئیسلام نەگەڕ ڕێکگری لەم چاندنی پارچەکانەکە بگرە تەشریعی شەکە ینی بۆ چکە تۆ ژیانەوەی خەڵکی ترە ینی پێدانی هیوایە بە یەکێک کە نەخۆش و هیچ هیوایەکی نییە چکە گەرێکێک ئەو ئەندامانی نەخۆشکە و کە ئەندام بەزڕورەکانن ئەگەرێکی دڵ و سی و جگەر و گورچیلێک ئەوەنە نەخۆشکە و کە نەتوانێ ئیشی خۆی کاکاتە بەڕاستی نەخۆشەکە ئەمەلی نامێنێ ئەمە نەخۆشکە وفاتەکە ینی هیوای ژیانی بۆی جێڕیتەوانێ دیسانەوە ئەو نەخۆشە ئەژێنیتەوە. دکتۆر پرۆسەی چاندن لە ئێستادا زۆر گوێبیستی ئەم ناوە دەبین بۆچیە ئەمە ضرورێتێکە لە ئێستاە خۆ لە ڕابردووە خەڵک پێویستی پێی نەبووە یاخۆ نەخۆشیانی کە پێویستیان بە چاندن و چاندنەوەیە زیاد بوونە یاخود لەوەر ئەوەیە کە لە ئێستادا تەکنەڵۆژیا و ئەتوانین بڵێن عیلم لە هەرێمی کوردستاندا بەڕادەیەک پێشکەوتووە کە ئەتوانین ئەم جۆرە پسپۆڕی تێدا ئەنجام بدەین هۆ کارەکەی چی ئێمە زیاتر لەم ڕۆژانەدا گوێمان لە ناوی ئەم چاندن و چاندنەوەی دەبێت. بەڵێ خۆی چاندنی ئەندامەکانی لەشی ئینسان بڵین مێژووکی زۆر کۆنی هەیە. چاندنی گورچیلە لە عێراقا لە 50 ساڵ 53 ساڵ زیاتر ئەکرێت لە عێراقا
چاندنی گورچیلە ینی بە تەواوەتی کارێکی سەرکەوتووە و بڵین خەڵکی خۆمان توانێتی بگاتەوە ئاستی کە بتوانێت خۆی بیکە وەکو چۆن لە هەموو جیانە بە شێوێکی سەرکەوتووە کرێ چاندنی گورچیلە بە شێوێکی سەرکەوتوو لە وڵاتی خۆمان ناکرێ لەبەر ئەوەی کە دەمێ ساڵە ئەکرێ لەبەری کە 50 ساڵ زیاتر لە عێراقا ئەمیشا ئەکرێ بەڵام هەندێک پارچە هەیە کە ناتوانرێت بکرێ هەتاوەکو تەرمێکت نەبێت کە مێشکی مردی بێ دڵی زیندوو بێ وەکو دڵ و وەکو سیەکان ینی ئەمە ناتوانین لە خەڵکی زیندوی وەرگری کە تۆ لە خەڵکی زیندوو دڵ وەرگر خۆی ئەمرێ کە لە خەڵکی زیندوو سی وەرگر خۆی ئەمرێ ئێمە پرۆژەکەمانەوە دەست پێ کردو کە ئینشەڵا ڕۆژێک لە ڕۆژان بگەینە ئەوەی کە بتوانین لە عینایان مڕەکەزەکان ئەو نەخۆشانی کە مێشکیان مردووە و دڵیان زیندووە بتوانین پارچەکانی لێوەرگرین بۆی ژانی خەڵکی پێڕزگارکەین. لە ئێستا بەس لەم جۆرە نەخۆشان ناتوانن کە ئەو پارچانە وەربگرن. ئێستا لە وڵاتی خۆمانە ئەتوانین پارچە لەو نەخۆشانە وەرگرین لەو بەخشانە وەرگین کە ئەتوانن پارچێکی لێوەرگرین و بەخۆی بە ئاسایی بژی وەکو گورچیلە هەموو کەسێک دوو گورچیلەی هەیە ئەتوانین دانێکی لێوەرگری بۆ یەکێکی تر بینێژی بیچێنی هەم بەخشارەکە مشکلی نابێ ئەژی هەم ئەوەی کە پێویستی بە نەخۆشەکەیە کە پێویستی بە گورچیلەکە ئەویش ژانی خۆیەژی بنسبەت جگەرەوە جگەر گەورەیە ئەتوانین پارچیشی لێ بکەینەوە جگەر تاکە لەشی بەشی مرۆڤەکەین ئەتوانێت دروست بێتەوە یان ئەگەرێکێک بەڕاستی پەنجەیەکی لێ بێتەوە قاچی لێ بێتەوە ئەو پەنج قاچ دروست نابێتەوە تاو بەس جگەر تاکە بەشی لەشی مرۆڤەکە توانای خۆ دروستکردنەوەی هەیە ئێمە توانین پارچەی لە جگەری وەرگرین ئەو کاتە ئەو جگەرێک کە بێ بە دوو نیوە جگەر نیوەیەکیان بۆ بەخشەرەکە ئەمێنێتەوە نیوەیەکیان بۆ نەخۆشەکە ئەو کاتە لە هەردووچە گەورە ئەبێ لە هەردووچە دروست بێتەوە. چەند ساڵە لە دوای نەمانی جگەر مرۆڤێکی ئاسایی ئەتوانێت کە جگەر دروست بکاتەوە؟ جگەر ینی ئەو جگەری کە ئەبێت بەشی ئەوەی تیابێت کە بتوانێت خۆی دروستکاتەوە ینی ئەگەر جگەرێک زۆر نەخۆش بێ ناتوانێت خۆی دروستکاتەوە ئەگەر جگەری خوێنی باشی بۆ نەچێ خوێنی باشی لە دەرنەچێ ناتوانێت خۆی دروستکاتەوە بەڵام بە شێوەیەکی ئامەگەر نەخۆشیێک بین متەبەڕیعێک نیوەی جگەری لابەرین ئەو نیوە جگەرێکە لە سایە 50 ماوەتەوانێ لە سایە 30 بۆ دروستەوە ینی لە سایە هەشتا بێ بە لە سایە هەشتا لە ماوەی 2 هەفتەیە ینی دروستبوونەوەی جگەر لە بیدایەتە زۆر سەریعە و تقریبا لە مانگێکا زیاتر ئەبێ بە لە سایە 85 ئەوانە لە ساڵێکە لە سایە 90 دروستە بێتەوە ینی ئەو جگەری کە لایە بینەگە لە سایە 50 ما بێتوانێ لە ماوەی 2 هەفتەیە بۆ متەبەڕیعەکە بۆی کە لێمان کردوتەوانێ لە ماوەی 2 هەفتە بێ بە لە سایە 80 زۆر بەسرعی دروستە بێتەوە. لە ئێستادا باز لەوە کرد کە خەڵکی ئێمە لە ئێستادا جارە زۆر ئەو هۆشیاریان یاخود ئەو ڕەزامەندیە نادەن کە نەخۆشەکانیان ئەوانە کە لە عینایان ئەوانە کە وەکو باس کە دڵیان زیندووە و مێشکیان لە کار کەوتووە ئەمانە قەناعەتیان پێ ناکرد کە بتوانن ئەو ئەندامانی جەستەی نەخۆشەکانیان وەربگیرێت. لێستا دەکاری ئێوە بۆ ئەمە چییە؟ ئەوە لە ڕووی شەرع و لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراوە کە ئاوا بوو شێوازە پارچێک لە ئەندامی جەستەی کەسێک کە نەخۆشە بتوانن بۆ کەسێکی دیکە بەکار بهێنرێتەوە؟ بەڵێ هەم لە ڕێگەی شەرع ڕێگە پێدراوە هەم لە ڕێگەی یاساوە ڕێگە پێدراوە بەڵام پێویستمان بە شێوەی بیکردنەوەی خەڵکە ینی ئیشی ئێمە وەکو پزیشکان ئیشی ئەوە وەکو ڕاگەیاندنکاران ئیشی حکوومەتە ئیشی NGOکانە کە ئیش لەسەر ئەوە بکەین خەڵک تێگەێنین مردن بریتی نییە لە دڵ ینی ئەکرێت یەکێک دڵی لێ باو مردبێ مردن بریتە لە مێشک ئەم لەبەر ئەوەی کە یەکێک مێشکی بمرێ دوای چەند ڕۆژە دڵیشی لە وەستانەکەوێ یا ئەوانی کە زۆربەی خەڵک بینیەتی دڵی وەستاوە ئەڵێن مردووە ئەنی لەناو خەڵکی خۆمانەوە باوەکە ئەگەریکە دڵی لێنەیە مردووە یەکی دڵی لێ بە زیندووە وانە ئێمە یەکەم شت بێ ئیش لەسەر ئەوە بکەین کە قەناعەتی خەڵک بگۆڕین کە مردن بریتی نییە لە دڵیان مردن بریتە لە مێشک کە مێشک مرد ئێتە دوای ئەوە پارچەکانی کەژەمرێ ئەجا لەبەر ئەوەی کە لەم چەند ساڵی ئاخیرە عینایەکان پێشکەوتووە لە هەرێمی کوردستان ینی ئەکری ئێمە مرۆڤەکان ئێمە تەرمەکان ئێمە نەخۆشەکان لەو لێڤڵەیە لەو ئاستەیە بگرین کە دڵی مردووە و کە سۆری کە مێشکی مردووە و دڵی زیندووە ینی ئەگەر عینایەکی باشت نەبێ ئەو حاڵەتت نابێ ینی ئەگەر لە خەستەخانەکانە عینایەکان باش نەبێت ناتوانی لەو مەرحەلەیە ناتوانی تەرمیەکیان نەخۆشیێک بگری کە مێشکی مردبێ و دڵی زیندوو بێ ئەجا ئێمە لەبەر ئەوەی کە ئێستا و حاڵەتانە هەیە لە هەرێمی کوردستان ئەی نەخۆش هەیە لە عینایەکانە کە دڵی مردووە و کە مێشکی مردووە دڵی زیندووە بەڵام هێشتا هۆژیاری خەڵکی لای ئێمە وانە ینی ئەمە کاریەوێ ئەمە ئیشێوێ
يعني ئەمە داواچێت چەند ساڵێکی بوێت تاوکو بگەینەوەی کەم بگەینەوە مەرحەلی کە بتوانین یەکەم ئەندام لە یەکێکی مردوو وەرگرین لە عینیان ڕەکەزەکان چونکە بێ خەڵک قەناعەت پێ بکەین کە مردن بریتی نییە لە دڵ مردن بریتیە لە مێشک کە مێشک مرد یانی نەخۆشەکە نەخۆشەکە مردووە ینی ئەمە لەوانەیە لە ناو خەڵکا باسیکەی ئێستا بچینە بازار باسیکەین لە شوێنێکە لە مەجلیسێکا باسیکەین هەموو خەڵک ئامادەیە ئەڵێ بەتەشید کە من کە خۆم وەفاتم کرد کە من عیلم پێی وتم وەفاتی کردووە دڵم لێبا پارچەکانم بالێکەنەوە باشتە گولێ کە بچمە ژێر خاکەوە تەرمەکەم شی بێتەوە خەڵک استفادەی لێ بکە چونکە حەو کەس لە مردن ڕزگارەکە ئەو تەرمە بەڵام کە یێتە سەر ئەو مووقیفەی کە خوا نەخواستیی ئازیزێکی لە عینایە کەوتووە و دڵی لێ ئەیە و مێشکی مردووە ینی تۆزێ قورسە لەو کاتەیە کە بە هاوڵاتیان بڵێ شتێکی وامان هەیە و شتێکی وامان هەیە چونکە ئەمە بێ بە کللتور ینی ئێستا لە وڵاتە پێشکەوتوەکان کللتورە ینی کە یەکێک ئەگاتەوە حەددا ئێتە خۆی ئەڵێ تەرمەکە بە کەڵک ئەوەی کەڵچکی ئیسفادی لێ بکایە بە کەڵک نایە ئەگە بە کەڵک بێت زۆربەی خەڵک کێشەی نییە چونکە چۆتە مێشکی خەڵکەوە چۆتە مێشکی خەڵکەوە کە ئەم بەخشندەییە ئەمە شتێکی ئینسانیە بەڵام ئێمە جگە لە بوونی چەمکی ئینسانیت لە وڵاتی خۆمانە چەمکێکی زۆر مهم هەیە لە هاوڵاتیان کە قیمەتێکی زۆری ئەویش چەمکی دینیە ئەین لەبەر ئەوە ئەبێت دینیش تەشجیعی شتەکە دینیش تەشجیعی ئەم پرۆسەیەکە ینی ئەبێت ئیشی لەسەرکەین بە یارمەتی مامۆسایانی ئاینی ئەبێ وای لێ بکەین کە بەڵێ ئەگەر یەکێک توانی ژیانی خەڵک ڕزگارکە ئەو کاتە هەم سوودە بەخشێنێ بە هاوڵاتیکی ترکە هاوڵاتی خۆمانە ینی ئەنی هەر لاوانەی خزمی بێ لاوانەیە خاڵۆزای بێ لاوانەیە پورزای بێ بەلانی کەمەوە هیچ نەبێ هاوڵاتی خۆمانە لە وڵاتێکی خۆمانەیە کە تۆ بتوانانی ئیسفادە بگەینی بە هاوڵاتیکی خۆت ئەمە بەڕاستی کارێکی هەم دینیە هەم ئینسانیە هەم قانونی دکتۆر هەموو ئەو نەخۆشانێکە لە عینایە نەخۆ ئەوانەی کە مێشکان لە کارکەوتۆ دڵیان ئیش دەکات دیارە خاوەنەکانیان یان خۆ کەسوکارەکانیان بۆ ئومێدەن کە ڕۆژێک لە ڕۆژان بتوانن دووبارە بژین ئایا هیچ ئومێدێک بۆ ئەوانە هەیە کە دووبارە دەست بە ژیان بکەنەوە یاخود وەکو مردوویەک حسابیان بۆ دەکرێت بێگومان ینی مرۆڤ کائینێکە معدلی هیوایە دامە ئەمەلی هەیە هەرچەند وەزع خراپ بێ دامە ئەمەلیکی هەیە تۆ جاری وایە نەخۆشێک ینی بە جەڵدەیەکی دڵدڵیشی لێ نایە کە سوکارەکەی ئەڵێ نەمردووە هەوڵی لەگەڵ بن بەشکم زین و بێتەوە دڵی دەکەوێتەوە ئیش ینی بەڕاستی ئیشێکی قورسە تۆ نەخۆشێک لە ژێر عینایە لە ژێر سۆندەی هەناسەی وەرەگرێ دڵی لێ ئەیە جیازەکان هەموو دڵی خوێنێتەوانێ زەختی خوێنێتەوە مێشکی مردووە زۆر زەحمەتیانی قەناعەتیەکە ئەمە ئیشیە ئەمە کاریەوە ئەمە کاری یەک لایەنەش نییە بێ هەموو یعنی لایەنەکان بەم کارە هەستن بۆ بجێتە مێشکی خەڵکەوەکە مردن و ژیان بریتی نیە لە دڵیان دڵێنیان مردن و ژیان بریتە لە مێشک زیندووە یا مێشک مردووە هەبووە لەم حاڵەتانەدا کەیز هەبووە کە نەخۆشەکە چاک بێتەوە یاخود هەموو ئەوانەی کە لەو قۆناغەدان ئومێدی چاکبوونەوەی نەخێر مەسەلەی مردن و ژیان یان زیندووە یا مردووە ینی بەنسبەت مێشکەوە کە مێشک یان زیندووە یا مردووە ینی ئەمە هەمووی بە عیلم جواب دراوەتەوە پرسیارانە تیمی جیاوازیە دکتۆری لە کارکەوت ئیتر وەکو ڕۆحوە دووبارە ناژێتەوە بەڵێ دکتۆری مێشک و دەمار قەرار ئەیە کە ئەم مێشکە مردووە جارێکتر ناگەڕێتەوە جاکە مێشکەکە مردووە جارێکتر ناگەڕێتەوانێ بە دوایە پارچەکانی کەش لە چەند ڕۆژێکە یان لە چەند ئینیشی کەمە وانی کەش بڵین لە کارەکەون ئەنجا ئێمە مویمەکەوەیە کە لەو فترەیە بتوانین وەرگین کە پارچەکان لە کار نەکەوتون دڵی لە کار نەکەوتووە سی لە کار نەکەوتووە جگەر و گوچیە لە کار نەکەوتووە پارچانی نەمردون زیندون ئێمەی کەمیمە لەو کاتەیە وەریگرین ئیشەکە ئیشێکی قورسە بڵێ ئیشەکە ینی ئەبێ وا بکەی قەناعەتێکی خەڵک بگۆڕی ینی ئەساسی مۆزوعەکەی بێ قەناعەتی خەڵک بگۆڕی کە مردن بریتینە لە دڵی لێ باو بڵێ دڵی لێ و مردووە ینی ئەبێ قەناعەتی خەڵک بۆەوە بگۆڕێت کە مردن بریتە لە مێشک ئەم ئیشە ینی ئەگەر ئێستا دەست پێ بکەین لەوان چەند ساڵێکی کە بتوانین یەکەم تەرم وەرگرین و دوای تشتەکە بێ بە بکرێتەوە لە ناو وڵاتی خۆمانە بەگەر ئێستا دەست پێ نەکەین هەرتا درەنگتر دەست پێ بکەین بەم کارە هەتا درەنگ دەست پێ بکەین بەم کارە هۆشیاری خەڵک درەنگتر دەگەینە ئامانجەکەمان لەبەرەوە تا زوو دەست پێ بکەین باشترە دکتۆر لێستا کامیان زیاتر باوە لە هەرێمی کوردستان چاندن یاخود چاندنەوە
وجیاوازەکەشی بۆ بینەران بڵێ چاندنەوە ینی ئەوەی کە مرۆڤێک پارچیشی لێوەرگریت و خۆی بۆ خۆی بچێنیتەوە هەندێک جاری کەم هەیە پێویستەکە ئێمە جگەرەکە دەرکەین و ئەو ئیشەی خۆمان لە جگەرەکە هەیە هەمان جگەری هاوڵاتەکە خۆی بۆی دانینەوە هەندێک جاری کە ئەوەی کە زۆربەی زۆری جارەکانەکە چاندنە ینی تۆ نەخۆشکە بوون و نەجگەری پێویستی بەلابردنە جگەری لابەی بەزەبێت جگەری بۆ دانیتەوە ئینسان بێجگەر ناژی ئەو جگەرە بۆ ئەوی کە ئێستا ئیکەین لە وڵاتی خۆمانە هەمووی لە خەڵکی زیندوو وەرەگرین ینی کوڕێکی گەنجی جوانێنین کچێکی گەنجی جوانێنین کە هیچ نەخۆشیی نییە چکە ئەو متەبەڕیعە بە هیچ نەخۆشیی نەبێ ئەبێ سەرکەوتوی عملیاتەکە نزیک بێتەوە لە سا بە هیچ نوعێک ئەو نەخۆشە ئەو متەبەڕیعە تووشی هیچ کێشێک نەبێ چکە خۆی لەبەر خاتریشی چکە ئەکا بە قوربانی ئەبێت کە سوکاری نەخۆشەکە بێت دکتۆر کەسێکی دیکە بێتوانێت بەڵێ ئەبێت کە سوکاری نەخۆشەکە بێ ئەبێت کە سوکاری نەخۆشەکە بێت پارچیشی دیەکەیتوانێ ئەو کاتە جگەرەکە دروستە بێتەوە هەم بۆ متەبەڕیعەکە و هەم بۆ عینەکە بەنسبەت ئەوەی کە متەبەڕیع ئەبێ چێ بێت ئەبێکێکی زیندوو بێ لەبەر کە لە تەرمانیمانە ئەبێکی زیندوو بێ ئەنجا ئیشێکی زیندوو کە پارچەیەک ئەیە بە مرۆڤێکی تر کە نەخۆشە بۆی کە ژیانی ڕزگارکە و بەپی یاسای عێراق و یاسای بەرپاکانی هەرێمی کوردستان ڕێکخراوەکە چێتوانێ بیا بچێ بەپی یاسای ئەمڕۆ هەموو عێراقی دەتوانێت بیا بە عێراقیەکی تر بە شەرتی کڕین و فرۆشتیان نەبێ هەموو کەسێک ئەگەر خوشک و برا بێ بی یا بەیەک ئەبێت لیجنە بیبینێ ئەبێت تۆی نفسی بیبینێ ئەبێت لیجنێکی حکومی بیبینێ بزانێ ئایا ئەم لیجنە حکومی بریتە لە پزیشک و بریتە لە ئاسایش و بریتە لە پۆلیس و بریتە لە ئەوانی کە بۆی کە بتەئکید بن بزانن ئەمە ئایا ڕاستە خوشکبران یان ێستا من لەوانەیە من بێم بڵێم ئەم کچە جوانە خوشکمە و پارچەیەک لە جگەرمی ئەمێ ئەبێ بیسەلمێنم کە خوشکمە بە کارتی نیشتیمانی و بە لیجنە هەیە ئیبینێ ینی بەس هەرچۆنێ بێت پارچە وەرگرتن لە خەڵکی زیندوو شتێکی قورسە چونکە تۆ یەکێک لە ئەخیتە ژێر خوتوڕەتی عملیاتۆ کە هیچ مشکلێکی نییە بەس ئەوەی تایە کە ئامادەی تیا پارچە لە لەشی خۆی با بێشێک کە پێویستی بۆیە دوتۆ لێستادا لە هەرێمی کوردستان چاندنێک زۆر باوە یاخۆ پارچەیەکی جەستە کە چاندنی بۆ بکرێت زۆر باوە و سەرکەوتوشە بەگشتی بڵێ ئەوەی کە لە هەرێمی کوردستان باوە دڵ ناتوانین بکەین چکە تەرممان نییە سیەکە ناتوانین بکەین چکە تەرممان نییە ئەوەی کە ئەکرێت زۆر ئەکرێت گورچیلەیە چەندین وتمان زیاتر لە 50 ساڵ لە عێراقا هەیە بەس کە تەرمانی هەموویە لە زیندوو وەرەگیرێ بەڕاستی جگەریش ئەکرێت بڵێت جگەریش پارچەیەک لە جگەرەکە ئەکەینەوە ئەو کاتە ئەو جگەرێکە لایە بین هەم بۆ متەبەڕیعەکە گەورابی و هەم بۆ نەخۆشکەش گەورابێ ینی جگەر و گورچی لا ئەکەین بەڵام جاری کەمان نییە جگەلوی کە لە یەکێکی زیندوی وەرنەگرین کە لە یەکێکی زیندوی وەرەگرین زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر کارزان سیروان پسپۆڕی نەشتەرگەری سپاس بۆ تۆ سپاس بۆ کە لە بینی ئەمڕۆ کوردستان لەگەڵ ئێمە ئامادە بوویت.